بەرەبیانێکی زۆ ساردا بەرنامەی گەشتوان لە زاخۆوە لە پردە مێژوویەکەی دەلالەوە بەڕێ دەکەین بۆ گوندی ئاڤەهێ. گوندی ئاڤهێ دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی قەزای باتیفا کە سەر بە ئیدارەی سربەخۆی زاخۆی پارێزگای دهۆکە. نزیک بە 130 کیلومتر لە پارێزگای دهۆک، 50 کیلومتر لە ئیدارەی سربەخۆی زاخۆ و 15 کیلومتر لە قەزای باتیفا دوورە. گوندی ئاڤهێ دوو جار لەلایەن حکوومەتی بەعسەوە وێران کراوە. ساڵی 1976 خەڵکی گوند پەنایان بۆ ئەشکەوت و دۆڵەکانی دەوروبەری گوند برد. ساڵی 1970 خەڵکی ئاڤهێ پەنایان بۆ ڕۆژهەڵات و باکووری کوردستان بردو لە شارەکانی نەغەدە و مێردین و دیاربەکر و ئاکنجی گیرسانەوە. هەڵکەوتەی گوندی ئاڤهێ بەم شێوەیە: لا ڕۆژئاوایی گوندی زرێزە، لە باکووری گوندی بلێجان و باشووریش گوندی دێریشک هەیە. بەرهەمی میوەی گوندی ئاڤهێ بریتین لە ترێ، هەنجیر، هەنار، سێو، خۆخ، گوێز، گێلاس و زەیتون و چەند میوەیەکی تر. ئەم ناوچەیە سروشتێکی جوان و فێنک و دڵڕفێنی هەیە و بەردەوام گەشتیاران ڕووی تێدەکەن. چەندین چیا و کانی و شوێنی سرنجڕاکێش لە گوندی ئاڤهێ هەیە. ماڵسان هزار جەنابەت وەکو بەڕێوەبەری قوتابخانەیەک لەم ناوچەیە ئەمە یەکسەر لەوە دەست پێ بکەم ئەم دێیە چەندێک گرنگی داوە بە ژینگە. ئێوە لە پەروەردەی مەکتەبە چەندێک گرنگیتان داوە بە پاراستنی ژینگەی ناوچەکە؟ پاراستنا ژینگێ یاوی گوندی gelekî hatî parastinê. Niha jî jîngeha vî gundî parastiyeş hemî layekî ve ji layê giyanewera ve ji layê darobarî ve hemî yanî xelkê gundî harîkar e bû parastina jîngeha evî gundî. Darbirîn lêre niye? Darbirîn hiç rengekî rawî ajal niye, rawî ajal niye. Salê heftî û heştiya baş em basî ew kem yekser bême ew mewzu ew lêre ajalî çewî heye yan hebûye yan nemawe eger nemawe çi salek lêre nemawe hokarekî çî boka lêre nemawe? Hokarê heng bezê salê heftî û heştiya giyaneverê paskîvî hebînir verê. Çünkü ciyayet berfir hel evî gundî heyn evî giyaneverî paskîvî qestit kirê. Bes lê niha yani hekeman bi jî rêjeka kêm mamay. Ev rêjekêm jî bi ca ka çi eger hene çi hokar hene nemana wî giyaneverî nizanim ezbab çi ne. Lê haliyan neş eger hindê ku xelkê gundî şina birina evî paskîvî rabiye. بەلاتەوە ئەوە نییە کە نەمانی ئاژەڵی چێوی لە هەر شوێنێک بێت هاوسەنگی ژینگە تێگەچێت؟ gelek yani ekevê gavê mesela paskîvî verê heban da jînge heme gelek parastî bit û ciwan bit. هیچ هەوڵتان نەیەوە ئاژەڵی کێوی بێنەوە ناو ئەم ناوچەیە؟ وڵی حتا نوکە nizanim sebeb çi ne heta nûke nehatîn yani mihawle nehate kirin paskîvî hebit belê giyanewerî hey. ماسە لە ڕووی ئاسەوارەوە ئێرە مێژووی ئێرە و ئاسەواری ئێرە بۆ باسکە. Gundê avihê êkiş gundê devera guliyan e. Eşîret gulî dibêjînê. Gundeke gelek asawarê lê heyn. 11 şkeftê lê heyn. Heft ziyaretê lê heyn. Şkeftek al verê dibêjînê şkefta ecina. Ev nasnavê heyê hat pê ve hatî girêdanê. Bes wextê tu biçî wê şkeftê ve cihê heybetî û sersormanê ye. Tu wê şkeftê ve ya hatî kolanê ser zemanê Neandertal dibêjînê berî 4000 sala. Berî 4000 sala. Tu wê şkeftê ve cihê landikeka biçîka ya hey.
زاروک دیوت هات خودان کرینه جه ظلامیه جه جنکیه میزک خارنی های خارن سر هات آماده کرینه کاتل ایرج نیاندرتال جیاوا یه جیای یعنی هنده زیتین الویری هیچ کسی که گوندی نش گوندی آوه نه گوندی دورو بر نزانن اف زیتینا کنگی هاتنه چاندنی اف چاندنا وان زیتینا بوی زمانی زفرد چو مجیده چیاکی مراد چو مجیده چیاکی مراد مدعاك شكر بو قهراك آخ مدعاك شكر بو قهراك نبيت انت نبيت جانا من بياج دلي من زيتين دلالم جانا من حسك انت بميتين ويد العالم شخم ريحان وقلاب غرف الوصر قلاب شخم ريحان وقلاب غرف الوصر قلاب اسدي ذهين مرستكا شبو بيكان يا تبيتن دي ذهين مرستكا شبو بيكان يا تبيتن هيلي هيلي ناريني كني وشادي وابيني قدنين تجارنين دود لا اقدو بياي هيلي هيلي ناريني كني وشادي وابيني قدنين تجارنين دود لا اقدو بياي وقفي انا من ودم روكا شافات ريتن وقفي انا من ودم روكا شافات ريتن وقفي انا من ودم روكا شافات ريتن وقفيانا من وتروك الشباط ريتين خلقي كندي مقيران شيروكا ابين يامم خطوط وقفين تشيبي عشقو ابيني تجار خلقي كنتي مقيران جيروكا ابيني يومم تكوتن وقفين تشيبي عشقو ابيني تجار فقيران هر فقيران ينهو صايان نبيتين 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 تبيت انت نبيتين جانا من بياج دلي من زيتن ويد العالم دبولي من هرا جانا من حسك انت بميتين دلالم شخم ريحان وقلاب اما امرو لا افه لم شنو خوشا دانشتوين جويكي خوشا توزك هتاوا توزك بفره باره توزك بارانه باره اوكي تربرو خوشو کانیاوێکی جوان لەم ناوایە لەگەڵ کۆمەڵێک گەنج و لاو کۆبووینەتەوە کە هەر یەکە لەم کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە لە بوارەکەی خۆیدا لە کاک حکمەتەوە دەست پێەکەین کاک حکمەت جەنابەت وەکو ئەو ئەرکەی کە هەتانە لە یەکێتی قوتابیان ئێوە وەکو کۆمەڵە وەکو ئەوی کێتی قوتابیان وەکو تاک جەنابەت خۆت چ چالاکتێکتان هەیە بۆ ژینگە؟ بله گشتی لاوان گرنگترین و پیسترین توی جا جواکینه السونگه و برپرساتیه دا یکت یالان دموکراتا کردستانه بو پاراستنا جنگه بو برسراگرتنا پاقجیا جنگه جاران چالاکی نوعی انجام دن بو نمونه همی سالا سر آست مکتب و سکرتاریت حتی ناوندن بالا پروژه برنامه هنه بو لاوان خوبخش جنگه پاقجت کن دیسان لاوان جداتری توی جاکادی هست برپرساتیت کد بو پاراستن و پاقش را گرتنا اوی جنگه لو همی سالا
بلکی ساله دا چند جارا که ما هویم پاکش کردن جنگه کردن دیسان ما برنامه سوشیال میدیا هنه بو هشیار کردن لاوان بو پاراستنا جنگه ئەی کاک حکمت لەو چالاکیانەی کە کردوتانە بەشداریتان بە گەنجانی دەروی خۆشتان کردووە ئایا هیچتان بەجێشتووە کە لە دوای ئێوە گەنجان بەدەر لە ئێوە فێر بن کە چالاکی ژنگەی ئەنجام بدەن لەم ناوچەیە و ژنگەی ئێرە بپارێزن وەکو ستاف ڕەنگە ئەم دەڤەرێکە بتنێ پاقش بگەین بەس سوشیال میدیایە یان لە ڕاگەهاندنێ دەمێ ئەم نیشا لاوان دین تنه بو هزره فکره بو هندش ما ور بگیرن پاش ما او جی اوه کریاره بکن و از پیش راستم لاوین دور از خوب گشتی هست کرن بر پرساتی داد پاکش کرن و بر از آن پاکش را گرتن آجینگه دا هست بر پرساتی کن و همید ما او جی یتفیری هندی بین کده چا جینگه ها خواه پارزنده چا جینگه ها خواه پاکش بکن دست خوش زور سپازیه ملای خانم اونی بزانم جنابت ل میکاپا لە بواری میکەپا کار دەکەیت میکە بۆ ئافرەتانەکەی ئاەن ڕازێنیتەوە ئەو جۆرە میکەپانەی کە لێرە هەن کە ئێوە کاری پێ دەکەن ئایا زیاتر کیمیایین یا سروشتین و ئایا کاریگەری کیمیایی ئەگەر میکەپی سروشتی هەبێت بۆ زەرەر و زیانەکانیان بۆ دەم و چاو پێست کاریگەری درێژخانەکانیان چۆنە بەڕاستیە میکەپ هەموو کیمیایە تابیعیش هەیە بەڵام زیاتر کیمیایی بەکاردێ باشە ئەو میکەپە کیمیایی کە ئافرەتان بەکاری ئێنن زیانی ژینگەیی بە پێست و ڕوخساریان زیانێکی درێژخانە چەند کاریگەری خراپی لەسەر دروستەکە بەڕاستی زۆر کاریگەری لەسەر هەیە زیبکە دروست دەکێت مەسەمات ئەو شتێ زۆر شت لەسەر پیس دروست دەبێت بەڵام ئێمە کەچ زیاتر گرنگی بە مادی کیمیایی دەدەن طبعی زۆر کار نهێنن باش زۆر سپاس ئەچمە لای کاکە وەک ئاشکرا جەنابەت لەبەر کە گۆرانی بێژی ئایا جیاوازی نێوان گۆرانیوتن لە ستۆدیۆیەکە لە شوێنێکی داخراوە یا لە شوێنێکی کراوە کە سروشتە زیاتر کامی خۆشترە بۆ هەناسە بۆی کە گۆرانی خۆشتر بڵێ جوانتر بڵێ بەدەنگێکی فراوانتر گۆرانی بڵێ جیاوازی هەیە کەیتە سروشت هەلبەت جیوازی هەی چکۆ ستودیو ئەکیت بێژن تۆ دەچی وەکی تشتێکی ڕسمیە ینی تۆ دەچی پرۆڤێکی و دەچی سترانە بێژی تۆ بچاکە بحەڤاری بەس وەکی تۆ دێ سروشتی طبیعەتی دبینی وان چیا وان دولون هاڵا وان وەکی بێژن کانی و ڕووبارە و زەوقێک و کەیفێک و دیچێت بەت ئەکیت هەلبەت وەکی بێژن سروشتی دا مرۆڤ پتر وەکی بێژن ڤەکیریە مرتاحە و پتر شێت زەوقی مرۆڤ ژینگەیەکی جوان سروشتێکی جوان ژینگەیەکی پاک کاریگەری لەسەر هوەری گۆرانیوتنەکەی جەناب و گۆرانی بێژانی تر ئەبێت کە بێنە ناو سروشتە گۆرانی بڵێن بەێ وەکی وەک ڕغبەت ئەس بژمەتە ینی ئەم حەش سرانێت کین پێشا هونەرمەندت مانێ هونەرمەندت مەیت مازن وەلمەکری مە حەش هونەری خۆی کردی ئەوانە حەش وڵاتی خۆی کردی وڵاتی مەیە يعني اكيد تم حشندي كين ام بناف تشيات خدا وف تشيا وف اوفا وف نهاله ديوال ما كان ام خوني شو عالمك يبين از بوناري خو هرك بشول خو هلبت وصل زور سباس عزيز يا ملاي خانم بله خانم وكو جناب دوكو خان كارك لا بشي ياسا بله ان شاء الله ببليكي باشيش درجيتو بيجيكي باش لكومالغا ابيتو لبواري ياسا بأنا يا خدي هەست دەکەیت ئەو یاسانی کە سەرباری ژینگە دەربارەی ژینگە نووسراون با بڵێن دانراون چەندێک خەڵک کاری پێ ئەکات یان چەندێک حکومەتیش ئەتوانێت کاری پێ بکات بەو یاسانە بۆ پاراستنی ژینگەی کوردستان زانێ یاسا دەفمە چاوایە یاسا بچنێ نویساندنەکە یاسا بخوا قانون بخوا هێزە بەڵام ئەو کەسێ یاسای بخۆین تۆ لەسەر یاسای کار بکە دەبێت ئەو بەهێز بتم او کسی کول سر یاسای کار بکو بهز بتن ویا بد او خواب هز بخدا بشه به یاسای پریبه بد اگر بخوین تو او لاواز بد بگمانده بشن یاسا لاوازه مگل کسانه تنه براستی جیک نمونه در چونه چونکی او پز بونه و یاسا جی هم ده همان دبدام هز بونه هنده کسانه یاسا بهزه چونکی او لاوازه دبیجن یاسا لاوازه بس ایجاجی از دبیجم کو یاسا هزا ولاسیه اگر یاسا نبتن دیوالات یه لاواز بتن هەستەکەیت ئێشتا ماڵمانە و پێویستمان بە کۆمەڵێک یاسای زیاترە
بۆی کە ژینگەی پێ بپارێزرێت هەروەها پێویستمان بۆیە کە جێبەجێکردنی یاساکان پتەوتر بێت. أنا هي خده أجر خده حس كتن إن شاء الله دي ياسا ما برف هستر بچتن وياسا دي شديدتر ومكمتر جليتن وهم حسجت يعني كو ياسا بتر برفرحت اللي بتن وبتر ولا خاب بينتن تايبة دوالاتي دا وجالك أجرنجش. زۆر سپاس ئێمە لە جەنابەت وەکو گەنجێک ئێوە وەکو چینی گەنج ئەم توێژە کەێن ناو سروشتەوە چەندێک گرنگی بە ژینگەئێن ئایا هەستی ژینگە پارێزی لای گەنجان چۆنە ئێستا لە چه ئاستێکایە هەستی ژینگە پارێزی وڵاتی لاوە گەلێکی بلندەم لاو دینەمە هەر وڵاتێکینە لاوێت کوردستانیژی هەمی ژینگەها خۆش دوێت چونکی ژینگەهامە ژینگەهەکە گەلەکە جانم وێت لاوجی ژینگە پارێزین و داوێ جانی ئەم نیشە هەمی دنیای بکەن چونکە کەرتە بەرە خەڵ دنیا هەمی ژینگە یا بیا وەکی جێدەرێکی مادیە بوو لاوە ژێهاتی بێت ئەمجی ژینگەخوا پارێزن و دا وڵاتە مە ئاوادان بێت هاوڕێگەن جەنابەت وەکو فۆتۆگرافەرێک پانتایی گەورەی فۆتۆ لە سروشتایە جوانی سروشتەکە ئیگوێزیتەوە بۆ خەڵک ئەو وێنانەی کەیتە شوێنێک وێنی جوانی سروشت ئەگریت کە بڵایەن ئەەکەیتەوە هەستەکەی بەهۆی بڵاوکردنەوەکە ئەو ژینگە تێگەچێ یان جوانترە بێت هەندێک جارە تێکەچێت هەندێک جارۆژی جوانترت بتن ئەم خوا جوان نیشادن مەسەرە سروشتێکم چەند ببینن ئەم بکەن وێنەیەکی جوان نیشا خەڵکێکێتن خەڵکێک بیشتەوە کیڤەیە ئەم بچین گەشتێکی بۆێ بکەن گەلە جۆمە وێنە بەڵاو کردینە ما گروپێک هەیەژی گروپێکی فۆتۆگرافی ئەم چون هەمی دەبێت کوردستان ئەمەدگارن سروشتی کوردستان نیشادن گەلێک جۆرە ئەمێ بەڵاو بکەن وێنەی مەسەرەن گەلێک دەبێژنەمە ئەوە کیش دەبەرە ئەوە کیڤەبی ئەمێ قەستەوەیەکەن هەندێک چەند قەستەوەی جیهیدکەن گەلێک جۆرە تێکردن ڕۆستی مخۆبنی بە هەندێکی چن وێنێ وێنە جۆم بخوات گرن ئۆنژی پۆرێزنوی سروشتی ئەسیویت کەم ئەف سروشتە دومی بێت پۆقشکردنێ و بێت پۆڕاستنێ سروشتی مای کوردستانیژی گەلێک جوانە یعنی ئەس بۆڕ نەکەم چوو وڵاتە وەک سروشتی مەهابەتن یعنی گەلێک جۆرە ئەوەت مە فۆتۆگرافەرێت عەرەبن یعنی بژ جیوا بەهەشتا ینی بژ خوازی ئەمە وێرێ بۆن خوازی ئەم هۆت بۆن وێرێ زۆر سپاس جەنابەت وەکو موزیسیانێک عادەتەن موزیسیان چه ئاوازدانەر بێ چه موزیسیان بێ ژەنیار بێ ئیلهامی لە سروشتەوە زۆر بۆیەت خوڕی ئاوە دەنگی تەیر و تویرە یعنی ژینگێکی پاک هاندەرە بۆی کە تۆ موزیکێکی جوان بۆ خەڵکی بگوێزیتەوە لە دێر زەمانەوە سروش بۆ بە ئاوێتەی ئاوازی جوان جەنابتان هەست دەکەن لە ژینگێکی پاک و جوانە ئەتوان کارێکی موزیکی جوان بکەن یان ئەگەر ژینگەکە تێک چوو چەندێک کاریگەری خراپی بۆ سەر موزیکەکە هەیە ئەکیت بێگومان ئەم بژم بنگەهێ موزیک و سترانە هەر یا سروشتە یا ژینگە هەیە ئەگەر ناو سروشتێکی پاقش دەبێتن موزیکێکە جانتر دێشێ بژەنی دێشێ هەستێکی جانتر کار سەر موزیکا خوا بکی ژینگە و موزیکی هەردوو کاپێک و پەیوەندیەکە هێزال گەلێکەی موزیک خار ناڕەحا گیانی مرۆڤیە ژینگە ژی سروشت ئارامکردنا گیانی مرۆڤیە بێگومان ینی دناو سروشتی ده موزیکێکە تایبەت مرۆڤ شێت کار سەر بکەتن مخابن دناو شاری باژێری ده فەوزا دەنگێ ماڵی دا و دەنگێ سارا کاریگەریەکە گەلە خراپ کولسەر ناخێمە مرۆڤان کریە زۆر سپاس یەمە لای مامۆستا حکمەت مامۆستا گیان ئێوە جەنابتان باسی کۆمەڵێک کار و چالاکیتان کرد کە بەردەوام ساستان کردو لە پێناوی ژینگەیە ئایا ئەم چالاکیانە گواستراوەتەوە بۆ گەنجەکان ئەو گەنجانە ئەتوانن بیگوازنەوە بۆ ماڵەوەیان بۆ کەسوکاریان ئەوانیش بتوانن هاندەرێک بن بۆی کە ئەم بە ئاگابوونە بڵاو بێتەوە لە ڕێ ئەوانیشەوە بێگومان مە پلان و بەرنامە پێشتر هەبووە و بۆ داهاتی ژمایە تایبەت دەڤەرە زاخۆ گرنگیەکە تایبەتراهەی و هەندێک تایبەتمەندیە هەنج بەرک و دەڤەرە زاخۆ ئەمت سێگۆشەیەکێ داجین لای باکووری وڵاتی تورکیا سنوورێمەیە لای ڕۆژاوا سووریا سنووری گەهینینێک لەوە گەلێک جۆرە زیبزی لاوێن ئەوێ دەڤەرێ سەردانا هەردوو وڵاتن تورکیا و سووریا دکن پێشترژی شەهرەزایی و ئاشنابوون ژینگە هاوانژی هەیە گەلێک جۆرە سەردانا گەنجێکی باژێر زاخۆ بۆ وڵاتی تورکیا بۆ وڵاتێکی دەوروبەرێنمە بۆیە هاندنە و دوچاوە سروشتێ وڵاتی خوا پارێزێت دوچاوە سروشتێ باژێرێ خوا پارێزێت و ئەمە ژیل ئێکەتیا لاوین دیموکراتە کوردستانê gelek cara pirêka çalakiyên girop
گروپ درست کرینه و سردانا دوره که آن جینگه که کرینه پرووا و تست سر پاقش را گرتنا اوی دوره کرینه بود هاتیجی دیسان ما برنامه و پلان هنه طایبتی اتمهن ورز بهاره دا پیشی ماه نوروزی و دوای نوروزی جی که ما پلان و برنامه هم چوا لاوان کم بکین چوا اوه هزرا پاقجیا جینگه و پاراستنا جینگه و گوهزین بو ناف خیزانا دا چپرکا ناملگه که بد چپرکا نویسینه که بد چپرکا تکسته که بد ببین ناف مالا دا حتی ناف شاقوا مال ناف گرکاجی ملکت یالان دموکرات کردستان اف برنامه پریوه بید زور سپاس ماوسا حکمت زور سپاس بۆ یەک بێکی هەمووتان و توژێکی زۆر بە نرخ و جوانمان کرد پامی کۆتاییمان هەیە بەڵام چاوەڕێ بن بزانین پامی کۆتایی لەگەڵ چێ و پامەکەشمان چی ئەبێت دوای ئەم دیبیتە فەرمون لەگەڵمان بن زۆر سپاس پرشیلان و مرگوچی من هست چه بکم جمن دیری هست چه بکم دشمن دیری شوم دهو گل آسر گولا گود خاره قلب البلا شوم دهو گل آسر گولا گود خاره قلب البلا سیرانی چل سر كيف شاهي الهميدنا كيف شاهي الهميدنا جنابت چه ژینگەیەکی گەشتیاریت پێ جوانترە یان جوانترە گەشتیاری شوێنەکەی سروشتی بێت یاخود زۆر دەستکاری کرابێت ئەگەر سروشتی بێت دەگەلێک جوانتر بێت بەڵام هەندێک جار ینی سروشت پێوی بچێکردنیە کەندە کوورە ئاوەکە دەوێت و ڕێگی بێخی بەس پێویستی پێش تشتا هەیە ینی نمونە جادە ئەگەر جادە نەبێت بۆ جهەیەکی سروشتی دیچەوە چێ ینی گەشتیار گەلێک جارە نەشت بیا سەردەنا بانجاب کە توش بەر کو جادە چێکردنینن کەواتە ئەمانە پێڵەن خزمەت گوزاری شوێنی گەشتیاری دروستە کەواتە ئێمە ژینگەیەک کە گەشتیاری بێت گەشتیاریەک کە ژینگێکی سروشتی بێت جوانترە دڵگیرترە بەێ بێگومان دەستکاری تێدا نەکە ئەگەر دەستکاری تێدا کردژی یعنی نەگەلێک و ئەو سروشتە بێتە بەرزەکردنێ کەوات ئێمە زۆر گرنگە کە شوێنە گەشتیاریەکانمان خزمەت گوزاری بۆ بگەێنین بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە بتوانین شوێنە گەشتیاریەکانمان لە ڕووە سروشتێکەوە بیپارێزین زیاتر سروشتی بێت وەک لەوەی کە بلۆک شیش ئاسن مشەما ئەمانی لێبێنین بەڕاستی ژینگەی گەشتیار لە گەشت و گوزاریە ئەوەیە کە حەز بە شوێنێکی سروشتی ئەکابی بینێ نەک خان و بلۆک و خۆی لەوە ڕای کردووە هیوادارم هەموو شوێنێگۆک و ئەم شوێنە ئاوا بە سروشتی بهێڵڕێتەوە و گەشتیاریش بتوانێت چێش لەو سروشتە جوانە ببینێت و گەشتیاری خۆی بە جوانترین شێوە ئەنجامدا زۆر سپاس تا ئەڵلقەی داهات و بێک دەگەینەوە هەر شاد و کامەران بن دەلالا من کەزیا بادە ڕابە بچینە سەرین ملا هاتم لاوێ دەلال هاتم لاوێ دەلال لاوەل بەرکە چوخی من مرا دەستگەلتە بێمەد ناو گولا خۆزیال ئەوێ ڕوژێ هێویا ئەوێ ڕوژێ جانێ دەلالا من کەزیا بادە ڕابە بچینە سەرین ملا هاتم لاوێ دەلال هاتم لاوێ دەلال لاول برکە چوخی من مرا دەستگەلتە بێمەد ناو گولا خۆزیال